ئازادی عەبدوڵڵا وەرزەلان ئازادی هەموو کوردێکە و هەتاویش ئازاد نەکرێ کورد هەرەوە ژێردەستی دوژبنێ بێت و هەر دوژبن بەسەری ئازاد بێت ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە عەبدوڵڵا وەرزەلان ئازاد دەکرێت و کوردستانیش کورد و کوردستانیش ئازاد دەبێت. ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. لەرکێوی سەرمانم سڵاوتان لەبم کاتتان باش هەواڵەکانم ڕۆ سێشەمە 6 شوباتی 2024تان پێشکەشەکەین. لە 72مین ڕۆژیدا مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەرۆجەلان بەردەوامە. لە درێژەی کار و چالەکیەکان بۆ ئازادی جەسەی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 72مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەی هەوڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کرد و چالەکێکە لە ڕۆژی 72میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 72 ببورن دا 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەوڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کرد و بڕیار لە تاوەکو 15 شوباتی ئەم ساڵ بەردەوام بێت. ئەنجومەنی خانەوادەی شەیدانی کانتۆنی ئافرین و شەحبە دەستپێشخەری پارێزەرانی سووری بۆ بەرگریکردن لە ڕێبەرۆجەلان لە میانی کۆبوونەوەیەکدا ئەنجامدا و جەختیان کردەوە لە زیادکردنی خۆپیشاندان و بێزکردنی تێکۆشان تا ئازادی جەسەی بەدیدە. ئەنجومەنی خانەوادەی شەیدانی کانتۆنی ئافرین و شەحبە دەستپێشخەری پارێزەرانی سووری بۆ بەرگریکردن لە ڕێبەر عەبدوڵڵا وەرزەلان کۆبوونەوەیەکی جەماوەری بە دروشمی ئازادی ڕێبەرایەتی کلیلی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامدا. فەرحان کۆبانێ هاوسەرۆکی ئەنجومەنی کانتۆنی ئافرین و شەحبە گوتی ئامانج لە پلانگێڕینی وڵاتی لە دژی ڕێبەرۆجەلان بە هەوڵدان بوو بۆ ڕێگریکردن لە فکرەکەی بەڵام سەرەڕای گۆشەگیرەکەی زیندانیەکەی کرد بە باخچەیەک لە فکر توپاتیشی کردێتەوە ملکەچی سیستەم نابین چونکە ڕێبەرۆجەلان ڕۆحی بەرخۆدان و تێکۆشانی تێدا چاندوین و لە کۆتاییشدا جەختیان کردەوە لە ڕێخستنی مانگرتن و خۆپیشاندان تا بە دێنانی ئازادی جەسەی ڕێبەرئۆجەلان. لە کامپی پەنابەرانی شێت ڕۆستەمجودی لە چوارچێوەی چارەکەەکانی شەرمەزارکردنی پلانگەڕینی و دەوڵەتی خولێکی پەروەردە دەستی پێکرد و تاوەکو 12 مانگەش درێژی دەبێت. سەید جوملەک ئەندامی ئەنجومەنی گەلی مەخموور لەبارەی پلانگەڕینی و دەوڵەتی باریدۆخی ڕێبەرۆجەلان و گەلی کوردۆکوتی تا 12 مانگە پەرتوکەکانی ڕێبەرایەتی وەکو پەروەردە دەخوێنینەوە و دوای تەواوکردنی پەروەردەکە مانگرتن لە خواردن تاوەکو 15 مانگ دەست پێ دەکەین و زنجیرە چالاکیەکیش لەم مانگەدا دەست پێ دەکەین بۆ شەرمەزارکردنی ئەو ڕۆژە. شکوا دوارگی هەیە ji bo barkişandina li ser rewşa lêber opû şina pêde wê rêzeçarekiyên dest pê bikin yanî îşev heya 12 mê wê pirtûkên rêbertiyê bêne xwendin bi taybet pirtûka pêncemîn ya rêber opû wê bi deng bêtine xwendin yanî wek em bêjin 2 saet wisa wê berdewam bibe dest pê bike heta 12 mehê şwêdê pêde jî rojiya birsîbûnê 12 heya 15 sibatê yanî bigiştî em ji ber ku di pêvajoya 15 sibatê de ne rêzeçalekî wisa wê dest pê bikin yanî giringiya perwerdê ji bo civaka me ji bo yani bigiştî civaka Kurd û bi taybet civaka meya mexmûr pêwîstiyeke yani her dem pêwîstî bi xwendinê heye bi perwerdê heye bi taybet jî ji bo bîranîna rêberopû ji bo jiyankirina rêberopû ji bo xwe teblîkirina çalakiyan em hemû hevalê xwe vedixwînin tevlîbûna perwerdê.
پێشگیری دادپەروەری لە شارەکانی باکووری کوردستان بۆ ئازادی جستی ڕێبەر و جەلان بەردەوامە چەندین ڕێکخرا و لایەنی سەردانی ناوەندەکانی شگریان کردو و ڕایانگەاندووە پێویستە بە زووترین کات ڕێبەر ئاپۆ ئازاد ببێ. چالاکیەکانی شگری بۆ ئازادی جستی ڕێبەر و جەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە چەند شارێکی باکووری کوردستان بەردەوامە. لە ئیستانبول چالاکیەکە لە 55مین ڕۆژدا درێژەی هەیە. هەروە لە چالاکیەکەدا تورکر دمیرجی هەندامی لیژنەی بەڕێوەبردننی کۆمەڵی کللتوری دۆستان ئاماژەی بۆ کورد تێکۆشاندنی گۆشەگیری پەیڕۆی مرۆڤایەتی ئەمەیە پێویستە هەمووان خاوەنداری لە بەرخۆدانی دایکان و ژنان بکەین. هاوکات لە شارەکانی مێردین وان ئەدەنە مێرسین ئامەد ئێلەح چالاکیە شگیری دادپەروەری درێژەی هەیە چەندین پارت و ڕێکخرا و کەسایەتی سەردانی چالاکیەکان بکەن. کتێبی کورد لە نێوان بوون و ئازادیدا لە مراسمێکدا لە هەڵەبجە وڵاوکرایەوە کە ناوەڕۆکەی لە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ سەرچاوەی گرتووە و کتێبەکە پێشکەشی ڕێبەر ئاپۆ و شەهیدیار غەریب کراوە و هەردی دولبەر نووسەری کتێبەکە دەڵێن پەرتووکە گۆشەنیگاکە بە ئاشناکردنی کۆمەڵگەی کوردی بەڕاستەکانی خۆی. کۆمەڵگەی کوردی پێدەکرێت تا تەحلیلی کەی سیاسی کوردی پێدەکرێت و ئەم پەرتووکە نزیک بە 5 ساڵ سەرقاڵێ بوو 147 سەرچاوم بۆ بەکارهێناوە نزیک بە 520 لاپەڕەیە و نەوعەلمە کێشە و ئاریشەکان گەنگەشیان کراوە و بەشی کۆتاییشمانداناوە بۆ پرسی چارەسەری کە خۆی لە بابەتی یان سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتی دەبینێتەوە کۆی ڕاهەندەکانی ئەم پەرتووکە لە ژێر ڕۆشنایی فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆیە. پێکەنانی فراکسیۆنی کی کوردستانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوەکو ئێستا مشتومڕێکی زۆری لەسرە. حەزبی شێوەی کوردستانیش دەڵێن پێکەنانی فراکسیۆنی کوردستانی گرتو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەرفەتێکە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردستانی و ناکرێوەکو دەرفەتەکانی پێشوو لەدەست بدرێ. لەسەر وتاری ئەمڕۆی هەفتەنامەی ڕێگای کوردستان کە زمان حاڵی حەزبی شێوەی کوردستانە باس لەوکراوە کە پێکەنانی فراکسیۆنێکی کوردستانی گرتو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەرفەتێکە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردستان یاکامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو ڕاستی دەرخست کە هەرچەندە دەنگی کوردستانیان لە هەڵبژاردنە زیاترە بەڵام فرەلیستی کوردستانی لە یاسای یاخود لە سای یاسای هەڵبژاردن هۆکاری بەدەستهێنانی زۆرینەی ڕەها لەو هەڵبژاردنەدا بوو و باسییان لەوەش کردووە ئێستا لیسە کوردستانەکان بۆ ئەوەی کار بۆ ڕاستکردنەوەی ڕەوشی شێواوی کەرکووک بکەن و پۆستی پارێزگا بەدەست بێنن بۆ ساڵانی ئایندە بتوانن ڕێگە لە سیاسەتی گۆڕانکاری دیموگرافی بکرن و نابەرامبەری دشت بە کوردستانیان لەو پارێزگایەدا ڕاگرن. پێویستان بە دروستکردنی یەک فراکسیۆنی کوردستانی هەیە کە دەبێتە گەورەترین فراکسیۆن بەلای ژمارەی کورسی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەمەش بنەمایەکە بۆ یەکبوونی هەڵوێستەکان و دانوستاندن لەگەڵ فراکسیۆنەکانی دیکەی نێو پارێزگای کەرکووک وەک یەک فراکسیۆنی کوردستانی یەکگرتو نەک بە پەرتەوازایی و دابەش بوون. دوێنێش یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێی پارێزگای کەرکووک بە بەشداری ئەندامانی کورد و کۆتای کریستانەکان کە ژمارەیان 8 ئەندامە بەڕێوە چوو بەڵام کۆبوونەوەکە بۆی بایکۆتکردن لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە هەڵگیرە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا ڕێبوارتەها سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک گوتی کوتلەی عەرەبی ئامادە نەبوون ئێمەش ڕێز لە بۆ چوونیان دەگرین و باسی لەو کوڕە چاوەڕوان دەکەن لە ڕۆژانی داهاتوودا فراکسیۆنی عەرەبی تورکمانی جارێکی دیکە بەشداری کۆبوونەوەکە بکەن. برادران لە کوتلەی حزبی پارتی دیموکراتی کوردستان و لە پێکهاتەی مەسیحی خوشکی عزیزمان ستەنجێل و هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بە هەمومان التیزاممان بۆ داوایە کرد بۆ ئەوەی پابەند بین بە تەطبیقی یاسا و ڕێنمایەکانی دانیشتنی یەکەمی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لەسەر ئەو ئەساسە ئەمڕۆکە ئامادە بووین و چوینە نێو هۆڵی دانیشتنی جەلسە یان دانیشتنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دیارە هەردوو پێکهاتەی لایەنی عەرەبی و لایەنی تورکمانی ئامادە نەبوون ئێمە احترامی ڕایانەگرین و لەسەر ئەساسی ئەوەی کە نیەتی حەقیقی هەمومان ئەوەی کە لێرە وەستاوین کە پێکەوە کار بکەین و لەسەر ئەساسی بنەمای مەبدەئی تەوافق و تەوازن و تەفاهم واتە لە یەک تێگەیشتن
کار بکەین بۆ ئایندەی کەرکووک و کەرکووکیەکان لەسەر ئەو ئەساسە جەلسەکە ئەنجام نەدرا. ئێمە حزوری خۆمان ئەعلان کرد ئەمڕۆکە بە فەرمی و بە ڕەسمی و ئیمزای حزوری خۆشمان کرد. خانوونشینانی هەرێمی کوردستان سێ موچەی ساڵی ڕابردووان تا ئێستا وەرنەگرتووە و موچەی مانگیەکەی ئەم ساڵیشان بە هەمان شێوە وەرنەگرتووە. ئەمەش نیگەرانی بەشێکی زۆری ئەو توێژەی بە دوای خۆیدا هێنا و خۆیان دەڵێن حکوومەت هەرێم ئاگای لە گوزەرانی هاوڵاتیان نییە و کەمی موچەکانی ئەوانی ژوای کردووە کە پێداویستەکانی ڕۆژانیان پێدابین نەکرێت و دەشڵەن سەرڕای خزمەتەکانیان، بەڵام حکوومەت هەرێم نەک پاداشتی نەکردوون بەڵکو موچەکانیشان پێنادات. من 43 سال خزمەتمەیە، تەقاعدومە لە 2014 حتا ئێستا بە تەواوی مەعاشم وەرنەگرتیە، چەند پاشەکەوتمەیە، ئەوە چارەمین مانگە مەعاشم وەرنەگرتیە. چ بلێم لەوەی زیاتر؟ حکم ئەوا دەبی لەوەی خراپتر دەبی؟ نییە، نەمدیتیە من لە حیاتی خۆم حکمی وان نەدیتیە، نەدیتیتم نەجۆم لێ بووە و پاداشتی چ هەر غەدرمان لێ کرایە، نەکە من هەموو عام ئەم بەخۆم مۆزەفی تەربیەی بوومە، مۆزەفی پەروەردە وەکو ناتانێ ئەوەندەی هەیە بەقەدەردە بەغدای دەوڵەمەندە لۆ نامانداتێ ناماندێتن نازان سەبەبی چییە، دامی بەر سەبەبەکەی بزانێن وەمە بەخۆمان نارێن فلان شتا وایە یان سەبەبی ئەوەیە، هەرێ وەڵڵا ئەوەندە پارە زۆرە وەچی کایە. نام هیچ پاداش نەکرایمە، نارێم ئەمن تەوەن پێشمەرگە بوویمە ماون ئەمە بەتەلوێ بوویمە، بەتەلوێنین چار دەزان هەمیان دەزانین کەواکەی ڕسول فەقیر ئامر هێزەکەمان بوو، عەلیڤالیش ئامر بەتانیۆم بوو، ئەمن معاونی عەلیڤالی بووم، شەڕەکانی شار و ماکۆچی هەمووەمە کردمان، تەدبیر حکومەتمان کردەوە، حکومەت سقوتی کرد ساری 74 وجامش گەڕامەوە عەسکەری وەکێڕامەوە عەسکەری گوتیان ئەتوو مخەڕیبێ لەگە مخەڕیبان بووی دەرد دەکەین لە عەسکەری مەعاشی زۆر کەمشت دەدەێنێ، هەموو کەسێک پێویستی بە پارە هەیە، ئەمن کابرایەکی ئەوە یعنی مسریفم بەخۆم ماریجمانجێ 220,000 دیناری وەردەگرم. ئایا کەس دەژی بە 220,000 دیناری؟ کەس دەژی؟ خەرق سفرە. ئەتوش بزانە حسابەکە 200 هێجگای ملیۆنە چی وەرگری، ئەو کابرایە لە خەدەر ملیۆنەکەی سەرف دەکات. باشە ئەتو دوو مانگ سێ مانگ چار مانگ ئەو کابرای ملیۆنەکەی وەرنەگری دەبی ماڵی بفرۆشی، دەبی خانی فرۆشی، هەیە خانی دەفرۆشی، هەیە ناماڵی دەفرۆشی، زۆریش زەحمەتەژی. لەگەڵتان بەردەوامە بین لە مانگێکدا 12 ژنە چالاکوان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان باستەوە دەکرێت کە دەستگیر کرابن بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ باسی لەوە کردووە کە لە یەکەم مانگی ساڵی 2024دا 12 ژنە چالاکوان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دامەزراوەکان و دەستگیرکران، هەفتەی دیکەش لەلایەن دەسەڵاتی دادوەری ئێران و سزای زیندانی و لێدانی قامچی بەسەریاندا سەپێنراوە. هەر لە راپۆرتێکەدا باستەوە کراوە 6 کەسیان خەڵکی شاری سەڵماسن لە پارێزگای ورمێ کە ناڕزایەتیان دژی دروستکردنی کارگێکی و بەرهێنانی خوێ دەربڕیوە کە ئەوان بەهۆی لێکەوتەی ژینگەیەکانی ئەو کارگەیە ناڕزایەتەکەیان دەربڕیوە و لە مانگی ڕابردووشدا چەندین ڕۆژ خەڵکی گوندی قەرەقشلاغ سەر بە شاری سەڵماس لە باکووری پارێزگای ورمێ ناڕزایەتیان دژی دروستکردنی ئەو کارگەی دەربڕی هێزانمنەکانیش بە گوشار هەوڵیانداوە ناڕزایەتەکان سەرکوت بکەن. بە پێی راپۆرتە ژنە چالاکوانە دەستگیرکراوەکانی دیکە خوێندکار، مامۆستای زانکۆ، پارێزەر، چالاکوانی ئاینی بەهایی و چالاکوانی ئاینی کورد لە ناویاندا بوون. ئاژانسی هەواڵی کوردپاش دەڵێ لە یەکەم مانگی ئەم ساڵدا لانی کەم 6 کۆڵبەر لە ناوچە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کوژراون، 49 کۆڵبەری دیکەش بریندار بوون. ئاژانسەکە بڵاوی کردێتەوە لە مانگی ڕابردوودا 39 کۆڵبەر بە تەقەی هێزە سەربازیەکانی ڕژێمی ئێران بریندار بوون، 2 کەسیش بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق بریندار و کوژراون. بە پێی راپۆرتە 7 کەس لەو کۆڵبەرانە بریندار بوون کە تەمەنیان کەمتر لە 18 ساڵ بووە. وەک کۆڵبەرەکان دەڵێن لەبەر نەبوونی هەلیکار، نەبوونی بەناوچاری کاری کۆڵبەریان کردووە لەو ساڵانەدا بۆی خراپتر بوونی دۆخیابووری ئێران بۆ ڕۆژهەڵاتی کوردستان توێژە جیاوازەکانی خەڵکی شوڕیان لە کۆڵبەری کردووە، بەسەر ژنانی بە ساڵەچووش و منداڵانیش بە هەمان شێوە ڕویان لە کاری کۆڵبەری کردووە. ڕۆژی
شەشی شۆباتی هەموو ساڵێک کە بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی دیاردەی خەتانەکردنی مینە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دیاری کراوە. ئەو دیاردەی ساڵانە بە ملیۆنان ژن دەکاتە قوربانی لە کەوتەکان و کاریگەریەکانی وەکو باس دەکرێت کە کۆتایینە بۆ وەکو تاوانێکی دش بە مرۆڤایەتی پێناسەکراون.